وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. جەماوەری خۆڕاگری کوردستان، هاوڵاتیانی خۆشەویستی پارێزگای کەرکووک، ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستان موژدەی پێکهێنانی هاوپەیمانیەکتان پێڕادەگەیەنین بە ناوی هاوپەیمانی مەشخەڵی کەرکووک بۆ بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە بڕیارە لە 18/12/2023 ئەنجام بدرێت. ئەمەش لە بەرامبەر هەستکردن بە بەرپرسیارەتی و پەرتنەبوونی زیاتری دەنگەکان لە سنووری پارێزگای کەرکووک. ئێمە ئەم هاوپەیمانیەتمان پێکهێناوە پشتیوان بە خوای گەورە و پاشان بە پشتیوانی توێژە جیاوازەکان و جەماوەری کەرکووک سەرکەوتن بەدەست دەهێنین و نوێنەرانی دڵسۆز و خەمخۆر بۆ شارەکە و تەواوی دانیشتوانەکەی دەنێرینە ئەنجومەنی پارێزگا. پشتیوان بە خوای گەورە بەبێ جیاوازی خزمەت بە دانیشتوانی ئەم پارێزگایە دەکەین و کەرکووک دەکەینە شارێکی ئاوەدان و پڕ لە ئاسایش و برایەتی. پەیمانیە ئێستا لە نێوانی یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستانە هەوڵدرا لە ماوەی ڕابردوو کە کەمترین لیست بەشداری بکە لە هەڵبژاردنەکانە بە تایبەتی کوردەکان ئەگەر بیانتوانی باە تەنها لە یەک لیستا بەشدار بوونایە لەوانەیە ئەنجامەکەی باشتر دەبوو وە زامنتر و مسۆگەرتر دەبوو. بەڵام دیارە ئەوە ناتە پێشەوە، بۆیە کۆمەڵی دادگەری کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەم هاوپەیمانیان پێکێناوە بۆ ئایندە دەرگا کراوەیە لە بەرامبەری بەردەمی کەسایەتیەکانە لە بەردەمی هەر حیزب و لایەنێکا گەربێوێ پشتیوانی ئەم هاوپەیمانیە بکە. دیارە بۆ خۆتان دەزانن وادەی تۆمارکردنی هاوپەیمانی کۆتایی هاتووە و ئەگەر هەر کەسێ بێوێ بەشدار بێت دەبێت هاوکاری ئەم هاوپەیمانێتی بێ. بەڵێ بێگومان دەرگاکەی وڵایە لە بەردەمی هەر کەسایەتی و هەر حیزب و لایەنێکا کە بیانەوێ هاوکار و دەستبارگری ئەم هاوپەیمانیە بن. دیارە ئیعلانکردنی ئەم هاوپەیمانێتی وازانین گوڕوتینێکی ترە خاتە بەر هاوڵاتیان بۆی کە بەرگەرمگوڕی بچن بۆ سەر سنووقی دەنگدان و دەنگ بدەن. هاوڵاتیانێکی زۆر لە کەرکووک ئێمازانین بێئومێد کراون لە دەنگدان، بێئومێد بوونە لە دەنگدان. وازانین جەماوەری ئیسلامخوازی کەرکووک گەلێ زۆرن کە ئەمە گوڕوتین داتە بەریان و بێن دەنگ بدەن بەم هاوپەیمانێتیە. بۆیە وازانین ئەم هاوپەیمانێتیە ئەبێتە بەشێکی گرنگ لە سەرخستنی پرۆژەی کوردستانی بوونی کەرکووک و کوردستانیەتی کەرکووک. بۆیە وازانین ئێمە لە ڕابردووە لای هەمووان ڕوونە ئێمە لە یەکگرتووی ئیسلامی کوردستان نمونەیەکی زۆر جوانمان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێشکەش کرد بە هاوڵاتیان ئیسلام خوازان و یەکگرتووی ئیسلامی کوردستانیان جوان تاقی کردوێتەوە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ماوەی ڕابردوو. وازانین ئەتوانین نمونەیەکی لەوەش جوانتر پێشکەش بکەین لەگەڵ برایانی کۆمەڵی دادگەری ئەم هاوپەیمانێتیە ببێتە سمبول و ببێتە بەدیلی ئەو خراپەکاریانەی کە لە ڕابردوو لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕوویداوە. ئێمە ئەمانەیە ببینە بەدیلی ئەو ڕابردووی کە ڕوویداوە.